سڵاو بەڕێزان، وەک لە وێنەکەی دیارە بابەتەکەم زۆر ڕوون و ئاشکرایە. من باس لە ئەوە دەکەم کە قورئان و تەفسیرەکانی قورئان دژی یەک دەدوێن. بەڕێزان، بۆ ئەوەی باشتر لە بابەتەکە تێبگەی، من زۆر بەوردی و زۆر بەسادەی باسیەکەم. بۆ ئەوی تۆ باشتر لە بابەتەکە تێبگەی، لەگەڵ منە سەیری وێنەکان بکەکە لەسەر شاشەکە ئەی گۆڕم، چونکە لەگەڵ گۆڕینی وێنەکاندا بابەتەکان زیاتر ڕوونە بێتەوە. وەک ئاماژەم پێدا بەڕێزان، قورئان و تەفسیری قورئان لە هەموو شوێنێکە دژ بە یەکتری قسەکەین. بۆ ئەمە پێویستیمان بە چییە؟ پێویستیمان بۆ ئەوەیە سەیری یەکێک لە ئاەتەکانی قورئان بکەین. کاتێ دەچیتە سوورەتی قەمەر ئاەتی 7 پێمان دەڵێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر. ئەم ئاەتە دووبارە ئەبێتەوە، سەیریەکەش لەوەیە لە هەمان سوورەتە دووبارە ئەبێتەوە، حەود دێر دوای ئەوە. سەیری ئەمێنەیەکەن بەڕێزان. ئەوەی پێشوو پیشانەمان سوورەتی قەمەر بوو ئاەتی 7. ئەمەی ئێستا ئەیبینن سوورەتی قەمەرە ئاەتی 22. هەماشت ئەڵێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر. واتاکەی ئەوەیە کە بە ئینگلیزی و بە عەرەبی و بە کوردیش بۆم داناون لەسەر شاشەکە. هەروەها قورئانمان ئاسان کردووە بۆ تێگەیشتن ئایا کەسێک هەیە لە بیری بێت یان لە بیری بچێت. مفەسیرەکان بە هەردوو شێوەکە تەفسیران کردەوە، بۆ ئێمە کێشەیەک نییە. گرنگ ئەوەیە قورئان ئاسانە، وەک لە ئاەتەکە هاتووەڵە قورئان ئاسانە بۆ تێگەیشتن. ئیتر هیچ گومانێکتان نامێنێتەوە من ئەو کتێبم بۆ ناردوون ئاسانە بۆ تێگەیشتن. باش، ئێستا ئێمە لە بەردەمی پرسیارێکین. ئەگەر قورئان ئاسانە بۆ تێگەیشتن، بۆچی ئەم هەموو تەفسیراتانەمان هەیە؟ سەدان هەزار تەفسیر هەیە بۆ قورئان، هەر یەکە و بە شێوازی جیاواز تەفسیری قورئانەکات و هەر یەکەیان بۆتە هۆی دروستبوونی جۆرە مەزاهیبێک، جۆرە ڕێچکەیەک لە ئیسلامە کە ئەم تەفسیرانە بوونەتە هۆی دروستبوونی گروپە تۆنڕەوەکان، بوونەتە کەسانمان هەیە میانڕەوە، کەسانمان هەیە تونڕەوە، بۆتە هۆی دروستبوونی داعش، بۆتە هۆی دروستبوونی شیعە، بۆتە هۆی مەزاهیبەکانی ئەهلی سونە، ئەهلی تەسەوف، ئەم جۆرە شتانە. ئەگەر قورئان ئاسانە بۆ تێگەیشتن، بۆچی تەفسیرەکان تەفسیری بۆەکەن؟ مرۆڤ تەفسیر بۆ قورئانەکات. ئێمە کتێبێکمان لەبەردەستە ئاسانە بۆ تێگەیشتن، واتە هەموو کەسێک دەتوانێت ئەم کتێبە بکڕێت لە بازار و بیباتە ماڵ و بیخوێنێتەوە تێگا. واتە هەموو مرۆڤێکی موسڵمان دەبێ هەمویان بە یەک شێوەی ئاسان لە قورئان تێبگەن. پێویست ناکە سەدان مرەکەب و پەڕە و کاغەز بەکار بێنن بۆ ئەوەی بێن تەفسیری کتێبێکی ئاسانمان بۆ بکەن و دواییش تەفسیرەکانتان جیاوازە و لە یەکتر ناچێت. چۆن کتێبێکی ئاسان تەفسیری بۆەکەی؟ جا بەڕێزان، هەر لەسەر ئەو بابەتە شتێکی خۆشترتان پێ بڵم. وەگوتم سەیری وێنەکەکەن لە بەرچاوتانایە لە سوورەتی قەمەرە ئەم ئاەتە لە ئاەتی ژمارە 7 باس کراوە. ئێمە قورئانمان ئاسان کردووە بۆ تێگەیشتن. دەبینیت دووبارە بۆتەوە لە سوورەتی 22. ئەم دووبارە بوونەوە هۆکارەکەی چییە؟ ئەگەر لە مسلمانێکی دڵپاک بپرسی، ڕاستەخۆ پێت هەڵێ ئاخر بۆی بچێتە مێشکتەوە. نەخروانیە کتێبێک کە لایەنی بەلاغیەکەی تەواو بوو نابێ قسە دووبارەکاتەوە. یەکجار وتت پێویست ناکە دووبارەکەیتەوە. ئەگەر بۆ ئەوەیە ئەم ئاەتە ئاسانە بخەیتە مێشکی منەوە بۆ ئەوی دووبارەکەیتەوە، ئەی بۆچی سەدان ئاەتی تر هەیە کە زۆر لەوە گرنگترن دووبارەت نەکردوێتەوە؟ دووبارە بوونەوە کێشێکی زۆر گەورەیە لە قورئانە بەهۆی سەردەمی نووسینەکانەوە کە بە چاقە جیاوازەکانە نووسراوە لە سەردەمی عوسمان عەبدوڵای کوڕی مەروان. ئاەتەکان دووبارە بۆتەوە بەبێ هۆکار. سەیریکەم ئاەتە لەبەر چاومانە بەڕێزان، ئاەتی 4 سوورەتی تەلاقە. ئەو ژنانی ناومێد بوون لە سوڕی مانگانە، ئەوە دەبێت 3 مانگ چاوەڕێ بکەن، پاش تەلاقدان ئەو کاتە دەتوانن شوێکی تر بکەنەوە. هەروەها ئەوانش کە بەهۆی مناڵیەوە سوڕی مانگانیان نەهاتووە، بە هەمان شێوە 3 مانگ دوای تەلاقدان چاوەڕێ ئەکەن و دوایەوە ئەتوانن شوێکی تر بکەنەوە بە مناڵی. ئەم ئاەتەیەکێکە لەو ئاەتانی کە گەورەترین مشتومڕی لەسەرەوە هەتا ئێستا مفەسیرەکان تەفسیری بۆکەن، کەسیان تا ئێستا نەیانتوانیوە بیپێکن. ئەی ئەم ئاەتەوە بۆ دووبارە نەکردەوە بە شێوەیەکی ڕوونتر بینوسی لە جیاتی ئەوەی ئاەتێکی ئاسانترم بۆ دووبارەکەیتەوە. ئاەتێکی ئاسانت بۆ هێناوم بۆم دووبارەکەیتەوە، هیچ هۆکارێکی تیان نییە. و هەر ئەو ئاەتە ئاسانەش هەموو تەفسیرەکان بە درۆ ئەخاتەوە.
هەموو تەفسیرەکان بە درۆ خاتەوە چونکە ئەو ئاەتە دەڵێ من کتێبێکی ئاسانم بۆ تێگەیشتن بەڵام دەبینیت مسلمانان بە هەزار شێ و هەزار فێڵ و تەڵەکە بازی دێن ئاەتەکانی قورئان کە جێگای تێگەیشتن نییە ئەگەر مرۆڤێک تەنها قورئان بخوێنێتەوە بە هیچ شێوەیەی تێناگات چەندین قسەی تێدایەکە بێواتایە چەندین کەسایەتی تایە ناوەکانیان نەبراوە لە قورئاندا بۆیە هاتن تەفسیریان بۆ دانا بەڵام پرسیارەکەی گرنگ کە لێرەیە ئەوەیە یەک پرسیار لێرەیە زۆر گرنگە من بەم پرسیارە بەجێتانە هێڵم ئیتر دوای ئەوە خۆت مرۆڤێکی ئازادیت خۆت مرۆڤێکی ڕۆشنبیریت بیر دەکەیتەوە بڕیاری خۆتەی لە دەرئەنجامی ئەو قسانەی کە ئێستا من کردم ئێمە دەگەینە دوو خەڵ یان ئەوە تا قورئان کتێبێکە و ئاسان نییە بۆ تێگەیشتن وەک لە خودی قورئان خۆی داهاتووە کە لە ئاەتی 22 سوورەتی قەمەرە ئەڵێت من کتێبێکم ئاسانم بۆ تێگەیشتن یان ئەوە تا ئەم کتێبە ئاسان نییە بۆ تێگەیشتن یاخود قورئان کتێبێکی تێگەیشتنی ئاسانە و تەفسیرەکان هەمویان زیادن ئەبێکێکیان هەڵبژێری یان کتێبەکە ئاسانە بۆ تێگەیشتن وەک خودی قورئان خۆی ئەڵێت یان ئەوە تا ئەم ملیۆنان تەفسیرەکە کردوتانە و هیچیشیان لەگەڵ یەکتریان ناگونجێن زیادەن و دەستی مرۆڤی تێدایە و ئیشەکانیان هەڵە بۆ و نەدەبووە ئەم کارەیان بکردایە بەڵام خاڵی سێم بۆ خۆتان بەجێڵم نەخێر قورئان کتێبێک نییە ئاسان بێ بۆ تێگەیشتن هەر لەبەر ئەوەیە ئەم هەموو تەفسیرەیان بۆ کردووە و تەفسیرەکانیش هەمووی دش بە یەکترین و هەروە بێتەوە ئەگەر ئاسان بۆیە بۆ تێگەیشتن ئەم هەموو ڕەچەڵک و با بڵین ئەم هەموو ڕێچکە و ئەم هەموو گروپە ئیسلامیە جیاوازە دروست نەبوون کە هەر یەکیان بە ئارەزی خۆیان سلف لە دینی ئیسلام لە ئێن و بە ئارەزی خۆیان تەفسیریەکەن من بیرکردنەوە بۆ خۆتان بەجێ هێڵم بەڕێزان وەک هەمیشە وتومە تکایە بیر بکەنەوە و کاتتان شاد